مستابە من ئەو پرسیارەش بکەم دەرەنجام معدل حیسابە چونکە ئیمان کەم و زیادەکە یان ئەوەی لەسەر کام حاڵەتیان دەمری و دەگەڕێیتەوە لەسەرچی ئەمرێ ئەمە نەتیجەی هەموو ژیانێتی من مات على شيء من عاش على شيء مات عليه چۆن بژی دو ئەمری یعنی ئەو حەدیثە باس کرد کە کەسە عیبادە دەکات لە ئەخیرا شتێکەکە ڕێگەکەی گۆڕێ ئاوەها 70 ساڵ لە بەم ڕێگە ڕوە لە ناکاوە یەک یوتێرنی بۆەکە بۆ جانم بۆ چونکە حقیقەتەکە فيما يبدو للناس بوو لای خەڵکی عیبادەتی کردووە کەسێ چاک بوو ئەگینا خوای گەورە لە ئەخیرەکەیە وەکو ئەوڵەکەی لێکات و حقیقەتەکەی چۆن بۆ ئەوە بوو لەبەرەوە معدەلەکە حسابە لە ئەخیرا بە گوێرەی هەموو عمرێتی ربنا لا تزغ قلوبنا بعد إذ هديتنا ولا تكونوا كالذين أفرمي فتزل قدم بعد ثبوتها يعني دواء ويكوا جيقربوا يسقورا إنما سمي القلب قلبا لتقلبه لبرود الأقور جاري وعي نشيت بعشقكم بشبهيكم بشهويكم يعني شعورك يقول بروشتي بۆیە دائما بإنسان دعوا بکە زۆرترین مثلا دعای کردووە لە نوێژەکانیان یا مقلب القلوب ثبت قلبي على دين بۆ نەداواکەی فەرمێتی بۆیە بدرا قلب لەبەرەوەی دائما تقلبەکە دوای هەڵەگەڕێتەوە نەوە هەڵگەڕێتەوە سەر شتێکی خراپ ئەمە صراعێکە ئینسانە بێ بیکا لەگەڵ نەفسی خۆیان و ئیمانەکەی بپارێزێ وەکو چۆن هەوڵە دەی کە دنیات بپارێزی ئیمانەکە دەپارێزی دیناکەت بەقەدەر دنیاکەت پێویست بێتی ئیمانەکەت بەقەدەر هەموو عمری قیامەتت لێ پێویستە بۆیە لەوێ ئەو کەسانی کەوا دەستیان ناکەوێ ئیمانیان نێنا وەڵێ یا لەیتەنی قەدەمت لحەیاتی خۆزگایە شتێکم پێش خستایە بۆ ژیانم یعنی ئەوە ژیان نەبوو ئەمە ژیانە پێغەمبەر فەرمووی اللهم لا عیش إلا عیش الآخرة خوایە ژیان ژیانی قیامەتە یعنی کەسێک 1000 ساڵە مردووە لە ناو قەبرە ڕەنگە خوازانە چەندێتر قیامەت بێ چەندێ ژیاوە لە دنیا 50 ساڵ 70 ساڵ 100 ساڵ ژیاوە 200 ساڵ ژیاوە ئەی چەندێکە لە ناو قەبرایە باوکو باپیری ئێمە دانیشتووە بە تەنیا لەم قەبرە لەگەڵ کردەوەکان لەسەر شێوەی ئینسانیەکان جلوبەرگی بۆنی ڕەنگ و ڕۆی قسەکردنی لەگەڵیان ئەی دێوەرە ئێستا جاری وایە خەڵکێک تەنیا بۆ سەیرانکردن و خۆشی و هەندێک میوان و داوەتی ئەچێ مەسرفێکی زۆرەکە باخێک دروستەکە ئەم هەموو مەسرفە بۆەکە بۆی جارجارێک ئەگەر حەزی لە دەرەوە بوو حەزی لە جەرمیوانی تایبەتی بوو بیاتەوە شوێنانە دەی خۆیمە ئەزانی نەقینمانێ دوای ئەم ژیانە هەمووی ئەمرێ کە مرد ڕەنگە 1000 ساڵ 10,000 ساڵ ملیۆنێ ساڵ خەڵکێ مردووە لەناو ئەم قەبرە دانیشتووە بە دیار کردەوەکانی ئەگەر کردەوەی نەبێ ئەگەر ئیمانی نەبێ یعنی نە خەتی ئینتەرنێتی تایە نە تەلەفۆنی تایە نە بازارێکی تایە نە سەردانی تایە نە کەس بینینی تایە خۆ تاق و تەنیا دانیشتووی لەگەڵ ئەم کردەوانە ئەمە ئەگەر هیچ مسائلە و محاسبەیەکیش نەکری لەبەرەوە شایانی ئەوەیە کە ئینسان غەمی بخوا